سڵام کاتتان باش. ئەو ڕێگای دەبینن کە لە دوامەوەیە ئەها و دوو سایدە ئەوە خەتی خێرایە. ئەگەر دیقەت دەن لە ناوەڕاستەکەیدا نێوانێکی زۆر هەیە بەڵام ناتوان ستونی کارەبا لێدا بنێن. ئەها دیقەت دەن ستونەکانی کارەبا چۆن ڕۆشتون بەسەر ئەو گردانەدا بنێو ئەو دارانەدا ڕۆشتون بۆ لە ڕێگاکان دوور بن. هەر کاتێک لە ڕێگای دەرەوە ڕێگای خێرا ستونی کارەبا نزیک بوو لە جاددا دەبێت چارەسەر بکرێت. ئەگەر ئاوا بە احتیاری هەر یەکسەر داینێنەوێ کێشە بۆ جادەکە دروست دەکات بۆ سەر گیانی شوفێران و سەرنشینەکانیان. لە درێژەیەم بابەتەدا پێویستی زانیاری زیاتر بن فەرمە. لە کوردستان بەزارەکی بە زیان لێکەوتوانی ڕووداوەکانی هاتوچۆ دەگوترێت قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ، بەڵام لە کۆنەستی کۆمەڵگادا وەک تاوانبارانی ڕووداوەکانی هاتوچۆ وێنادەکرێن، بە تایبەت کاتێک ڕوودا و بە ڕووداو هەڵدەسەنجێنرێن. لە جیاتی قوربانی مامەڵەی تاوانباریان لەگەڵدا دەکرێت. سەیری ئەو ڕووداوە بکەن لە بەرەبەیانی 2/1/2023 لە ڕێگای هەولێرگەزنە ڕوویداوە. وتەبێژی ئەو کاتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە فەیسبوک بڵاوی کردوتەوە و نووسیویەتی شوێنی ستونی کارەباکە تەواوە، بەڵام شوێنی ئۆتۆمبیلەکە هەر هەمان ڕۆژ پۆستەکەی وتەبێژی ئەو کاتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە پەیجەکانی NRT و کورتسان نیوز و پەیام و درەو میدیا و ڕاچڵەچین و ژیان و ڤەدەنگ میدیا و هەولێر ترافیک بڵاو کراوەتەوە. هاوڕان لەوەی ئۆتۆمبیلەکە لە شوێنێکی هەڵەیە، ئەوەش بە هەر هۆکارێک بێت بۆ شوفێرەکە دەگەڕێتەوە. بەڵام هاوڕانیم لەگەڵ وتەبێژی ئەو کاتی پۆلیسی هاتوچۆی هەولێر کە دەڵێت ئێمە دڵنیان لەوەی شوێنی ستونی کارەباکە هەڵە نییە. من دەڵێم نەخێر، شوێنی ستونی کارەباکەش هەڵەیە. لە ئەمریکا لە پێناو کەمکردنەوەی مەترسی ستونەکانی کارەبا و ئینتەرنێت و تەلەفۆن و ڕووناچی لەسەر ژیانی شوفێران و سەرنشینان زۆر ڕێگای جیاواز بەکاردەهێنرێن. لەوانە ڕاکێشانی هێڵەکانی خزمەتگوزاری بەژێر زەویدا. بەم شێوەیە ستونەکان بەکارناهێنرێن و مەترسی لەسەر شوفێران و سەرنشینان دروست ناکەن. خۆگەر ستونەکان بەکار بهێنرێن لەبەر هەر هۆکارێک بێت، ئەوە هەوڵ دەدرێت لە نزیک ڕێگاکان دوور بخرێنەوە. هەتا ئەگەر ئۆتۆمبیلەکان لە ڕێگاکان دەرچوون بەر ستونەکان نەکەون یان بە هێواشی بەریان بکەون و زیانیان کەم بێت. ئەگەر لەبەر هەڵکەوتە و پێگەی شوێنەکە ئەوەش نەکرا، ئەوە ستونەکان و بنکەکانیان دوو پارچەی جیاواز دەبن. ئەو بەشەی ستونەکان کە دەکەونە سەر زەوی بە بنکەکانیان دەبەسترێنەوە کە دەکەونە ژێر زەوی هەتا خاڵێکی لاواز دروست ببێت و لە کاتی ڕووداوی هاتوچۆدا ستونەکان بە ئاسانی بشکێن و مەترسی لەسەر سەرنشینانی ئۆتۆمبیلەکان دروست نەکەن. ئەگەر نەتواندرێت ئەوەش بکرێت، ئەوە پەرژینی ئاسنین لە نێوان ستونەکان و ڕێگاکاندا دادەنرێت. هەتا ئەگەر ئۆتۆمبیلەکان لە ڕێگاکاندا دەرچوون بەر پەرژینەکان بکەون نەک ستونەکان. بەم شێوەیە کەمترین مەترسی لەسەر سەرنشینانی ئۆتۆمبیلەکە دروست دەبێت. لە شاری ئەتڵەنتای ویلایەتی جۆرجیا لە ئەمریکا کاتژمێردەی شەو ڕێکەوتی 3/6/2018 لەسەر ڕێگای خێرای I-85 لە سوڕانەوەیەکدا کیا سۆرنتۆیەکی 2016 جڵەوی لە دەستی شوفێرەکە نامێنێت و لە ڕێگا دەردەچێت و خۆی بەستونێکی کۆنکریتیدا دەچێشێت. سەرنجام سەرنشینەکەی پێشەوە دەمرێت و شوفێرەکە زۆر بە خەستی بریندار دەبێت. زەبرێکی گەورە بەرمێشکی دەکەوێت و بیری نامێنێت ڕووداوەکە چۆن ڕوویداوە. دواتر خێزانی هەردوو قوربانی بەجیا لە ڕێگای دوو نووسینگەی پارێزەرانەوە سکاڵایان لە دادگا تۆمار کرد لە دژی وەزارەتی گواستنەوەی ویلایەتی جۆرجیا کە نەیتوانی وە ڕێگایەکی سەلامەت دابین بکات هەتا خەڵک لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا بپارێزێت. تیمی پارێزەرەکانیش پێکەوە گرێبەستیان کرد لەگەڵ شارەزایان تا لە پەرژینە ئاسنینیەکەی بەردەم ستونە کۆنکریتیەکە بکۆڵنەوە. لە ڕێگەی وێنەکانی گوگڵەوە بۆیان دەرکەوت کە زیاتر لە 10 مانگە پەرژینە ئاسنینەکە لە ڕووداوی هاتوچۆی پێشتردا زیانی بەرکەوتووە و چاک نەکراوەتەوە. شارەزایان دەڵێن ئەگەر پەرژینە ئاسنینەکە چاک بکرابوایەوە ڕێگری دەکرد لە ئۆتۆمبیلەکە و لە بریەوەی بەستونە کۆنکریتیەکە بکەوێت بەو زیانە زۆرەوە بە زیانێکی زۆر کەمتر دەگەڕایەوە ناو ڕێگاکە. بۆ سەلماندنی ئەو ڕاستیەش شارەزایان لە ڕێگەی کۆمپانیایەکی ئەنیمەیشنەوە ڤیدیۆیەکیان بۆ ڕووداوەکە دروست کرد بۆ بارێک کە تێیدا ئەگەر پەرژینەکە چاک بکرابوایەوە زیانەکان چۆن دەبوون بەراورد بەوەی کە پەرژینەکە چاک نەکراوەتەوە. لەلایەکی دیکەش پارێزەرەکان گەواهی دەرێکیان دۆزیەوە کە پێشتر لە هەمان شوێن تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و پەرژینە ئاسنینەکە بەکاری خۆی هەستاوە و لە مەترسی و سەختی ڕووداوەکە پاراستویەتی. هەموو بەڵگانەی دەست پارێزەرەکان مشتومڕی زۆری دروست کرد لەگەڵ وەزارەتی گواستنەوە و دوو بەڵێندەر کە گرێبەستیان لەگەڵ وەزارەتەکە هەبوو. سەرنجام بەر لە دانیشتنی یەکەمی دادگا پارێزەرەکان توانیان وەزارەت و بەڵێندەرەکان ڕازی بکەن 40 ملیۆن دلار بدەن بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی ڕووداوەکە. لە ئەمریکا پەرژینێکی ئاسنین نەیتوانیوە ئۆتۆمبیلێک لە مەترسیەکانی ستونێکی کۆنکریتی بپارێزێت چونکە لە کاتی خۆیدا چاک نەکراوەتەوە. بوو بەهۆی ئەوەی 40 ملیۆن دلار زیان بە حکومەت بگەێنێت تا بکرێتە قەرەبووی قوربانیانی ڕووداوەکە. بەڵام لە کوردستان ستونی ئاسن بەبێ هیچ بربەست و پەرژینێک لە ناوەڕاستی دوو سایت دانراوە
کاتێکی ئۆتۆمبیلێک خۆی لێدەدات و زیانی بۆ سەر و سامانی شوفێران دەبێت نەک هەر قەرەبوو ناکرێنەوە بەڵکو لەلایەن پۆلیسی هاتوچۆ و میدیا و خەڵکەوە سەرزەنش دەکرێن لە بری قوربانی بەرجی جەلادیان بەبەردا دەکرێت تۆژەگەر ناتوانانی لە سەلامەتی ڕێگاوبان و هاتوچۆ بکۆڵیەوە هەر نەبێت مەڕ لە پێستی گورگدامە بینە